خۆشەویستەکانم رسول الله صلى الله عليه وسلم لحديثك صحيحة كإمام مسلم أجريتوا وبشان رواية هاتوا بلام روايتك إمام مسلم لشوار هزارو ششصة بنجاو يكايا أفرمي إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. واتخوي پروردگار تماشای وێنە جلوبەرگ و پارە و پول و پلەپایە و ئەو شتانە ئێوە ناکا. خوای تەعالا تەماشای دڵ و کردەوەکانتان ناکا. خۆشەویستەکانم زۆر زەرورە ئینسان دڵی پاک بێ، زۆر زەرورە ئینسان دڵی لەگەڵ خوایە بێ. دڵ مهمە پاشان کردارەکان. دڵ یعنی نیەت، یعنی نیەت پاکی، یعنی خواناسی لە ناخی دڵەوە. ئەگەر دڵت لەگەڵ خوایە نەبێ یعنی منافقی. بەڵام ئەگەر دڵت لەگەڵ خوایە بێ و کردارەکانت مەزبوط بێ ئەوەیە کە خوای تەعالا ئەیەوێ. بۆیە زۆر گرنگە ئێمە دڵی خۆمان پاکەینەوە. شکر و شێواز زۆر گرنگ نییە، پارە و پول و پلەپایە زۆر گرنگ نییە لە ژیانە. خۆ ئەگەر هەبێ ئەوە خەیرون عەلا خەیر، چاکە ئەگەر بێت و ئیمانی لەگەڵا بێ، تەقوای لەگەڵا بێ. بەڵام ئەگەر نەشبێ گرنگ نییە. گرنگەوەیە تۆ لە دڵەوە لەگەڵ خوایە بی و کردارەکانیشت بە پێی شەریعەتی خوا بێ.